دانولی شاجوانی کەرکووک دەڵێ ئافرەتانی کورد ئازیان لە پیاوی بۆ وەرگ و کەچەڵە لێدەن وەرگنەکان و کەچەڵەکان بۆچی پەشیمانە لە بەشداریکردنی پرۆسەی میسز عێراق لەبەرچی لەگەڵ ئێکسپیرینس شەڕیان کردبوو و یەکتریشیان ئەم فۆلۆو کردبوو. ئایا دانولی لە ئێستادا خۆشەویستی هەیە؟ ئەگەر هەیەی کێیە؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێرت بین نەچێ، وارەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینێ، واروە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی، واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت. ئەزانی چی خۆشە؟ با پێتان بڵێم چی خۆشە؟ ئەو شەی ئەم کچەی بەناوبان کرد، ئەویش دانولی ناوی ڕاستەقینەی دانا جەوازە، تەمەنی نزیکەی 19 ساڵە و خەڵکی شاری کەرکووکە و ئەو کچەیە بەو قسەیە ناسرا لە لای خەڵک لە ناوبانگێکی زۆری لە سۆشیال میدیا بۆ خۆی پەیدا کرد. سەرەتای دەرکەوتنی لە تیڤیەکان و زیاتر خەڵک ئاشنی ئەو ئافرەتەیە بوو لە پرۆگرامی جوانکیلا، دواتریش لە پرۆگرامی کلاسیکۆ لە هەردووچیان تاوەکو پلەیەکی باش ڕۆیشت، بەڵام نەیتوانی پلەی یەکەم بەدەست بێنێتن. واروەها لە ئێستادا خوێندکاری بەشی ئایتیە، واروەها ئەو خاتونەیە بەشداری لە پرۆسی میسز عێراق کرد، بەڵام پلەی چوارەمی بەدەستێنا وەکو هاوڵی چوارەمی شاجوانی عێراق، بەڵام ڕازی نییە لەو پلەپۆسێ بەدەستی هێناوە. خۆی بە پلەیەکەم دەزانیتن و پێی خۆش بوو پلەیەکەم بەدەست بێنێتن، بەڵام پرۆسەکە ئاوایە هەر دەبێ یەک دانیان یەکەم بن. واروەها دەژڵێتن لەناو پرۆسەکە چەندین کەم و کورتی تێدا هەبوو، یەک لەو شتانە هەمومان تووشی نەخۆشی کۆڕۆنە ببووین، واروەها بەردەوامیش بووین بۆ یەکێکیشیان تەنانەت تووشی جەڵتەی خوێنیش بوو، بەڵام هەر پرۆسەکە بەردەوام بوو لەسەر ڕێگای خۆی و واروەها پرۆسەکەش ئەنجام درا بۆ هیچ یەکێکیان ئامادە نەبوون و بێ احتیمامیەکەشیان لەوەدا بوو، نە دکتۆرێکی تایبەت نە خواردنێکی ڕێک و پێک هەبوو لەو پرۆسەیە. ئەو خاتونە بازەوە دەکاتن زۆربەیان پەشیمان بووبوونەوە لەو پرۆسە کە بەشداری نەکەن و نێنە سەر ستێج، بەڵام ئەوان ئاغدیان کردبوو لە شاری هەولێر و ئیمزایان کردبوو نەیان دەتوانێت بە هیچ شێوازێک پرۆسەکە ڕەت بکەنەوە. بازەوەش دەکاتن تەنانەت ئەو کاتەی پرۆسەکە کۆتایی پێهاتون و شاجوانی عێراق دەستنیشان کرا بە پلەی یەکەم، ئێمە دوای ئەوە ڕاستەوخۆ تەنانەت بلیتی تایارەکانیشمان بە خۆمان کڕی و بە خۆمان گەڕاینەوە کوردستان و بەرەو شاری سلێمانی بەڕێکات و دەڵێ ئەوانەی بەشداریان کردبوو تەنانەت بەخۆشمەوە هیچ یەکێکمان مەردی شاجوانیمان تێدا نەبوو، لەبەرەوەی مەردی شاجوانی ئەوەیە نابی تاتۆت کردبێ، دەبێ باڵات بەرز بێ، نابێ قەڵەوبی، نابێ بە هیچ جۆرێک کاری جوانکاریت کردبێ و نەشتەرگەریت ئەنجامدا بێ یاخود شوت کردبێ، بەڵام ئەو بازەوە دەکا تەنانەت هەمومان نەشتەرگەریمان کردبوو و ئەو زانیاری منیش هەما یەک دوو دانیان شوشیان کردبوو، بەڵام پێم خۆش نییە ناوی ئەو شاجوانانە بڵێم کە شیان کردبوو هاتبوون بەشداریان کردبوو. خەڵک پرسیاری ئەو دەکاتن لە کاتی پرۆسەکە چەندین شاجوان باسییان لەوە دەکرد، ئێمە ئەو کارە دەکەین، ئەو پیشەیە دەکەین، ئەو شتانە دەکەین کە پێویستە لە بۆ خەڵکو و چەندین پرۆژەیان ئامادە کردبوو، بەڵام تاوەکو ئێستا خەڵک نا لە خاتوو دانولی نا لە هیچ کەسێکی تر هیچ پرۆژەیەکیان نەبینیوە. دانولی وا باز دەکاتن هیچ کەسێک پشتگیری ئێمەیان نەکردووە، نە کۆمپانیا نە هیچ شوێنێک و نەو کۆمپانیای کە میسز عێراقی دانابوو ئەوانیش بە هیچ جۆرێک پشتگیری ئێمە نەکەن. گەر ئەوانیش پشتگیری ئێمە نەکەن ئێمەش ناتوانین پرۆژەکانمان بخەینە گەڕ و خزمەتی هاوڵاتیانی خۆمان بکەین. ماوەیەک چەندین کێشیان لەگەڵ دکتۆرە ڕێیان کە بە ئێکسپیرینس ناسرا بوو و ماوەیەک هەردووکیان یەکتریان ئۆن فۆلۆو دەکرد و چەندین قسە و قسەڵۆک لە نێوانیان دروست بوو. ئەمەش لەو کاتەوە دێتن کە توونە نێوان ئەو دوو خاتونەیە وای کرد ئەو دوو خاتونەیە لەگەڵ یەکتری بە شەڕ بێن و دکتۆر ڕێیان
پێگوت بوو تۆ ناتوانین بە هیچ زۆرێک لە زۆنی سلێمانی ڕیکلامات بکەی، بەڵام دانولیش پێگوت بوو من هاوڵی شاجوانی عێراقم، دەتوانم لەو سەرتاوەکو ئەو سەر ڕیکلام بکەم. لەبەرەوە بوو بۆ کێشیان یەکتریان ئەم فەڵەو کردبوو، بەڵام لە کۆتاییاندا لە چەندین پرۆگرام و سمینار و لە چەندین پرۆسە ئەو دوو خانەوان بێکۆ بینی وا دیارە لەگەڵ یەکتری ئاش بووینەوە، لە نێوانیان نەبایە و نەبارانە، تەنها ئەو کەسانە زەرمەند بوون کە دووزمانی و فزولی لە نێوان ئەو دوو خانمەیە کردبوو. وەروها دانولی لە پرۆگرامێک بازەوە دەکاتن من کوردی بەغدامەوە لە بەغداش لەدایک بوومە، بەڵام لەسەر تەسکەرەکەی واوکی نووسراوە خەڵکی کەرکووکە، بۆیە ئەو خاتونێژ ڕاستەوخۆ دەبێتە کەرکووچی نەک بچاتە بەغدا، بەڵکو بڕواتە نیویۆرک و لەندەنیش هەر کەرکووچیە، لەبەرەوەی لەسەر جەواز و تەسکەری باوکی چی نووسرابێ منداڵەکەش بە هەمان شێوە ئەوە دەبێتن. و تاوەکو ئێستا زمانی عەرەبی زۆر بەباشی دەزانێتون لەگەڵ کوردی و هەندێک ئینگلیزیش دەزانێتن. دەربارەی خۆشەویستی تاوەکو ئێستا ئەو خاتونەیە بە هیچ جۆرێک باسی لەوە نەکردو کەوایە خۆشەویستی هەبێتن یاخود نەیبێتن، بەڵام لە زۆربەی ئاشقانەکان ڤیدیۆ دەکاتن و خۆی لەگەڵ دەلەنجێنێتەوە، وا دیارە عاشق بووە، بەڵام هیچ زانیاریەکی تاوەکو ئێستا دەرنەخستووە. وەروها باز دەوەش دەکاتن زۆربەی ئافرەتانی کورد پێیان خۆشە هاوسەرەکانیان ورگن بێتن و وەکەچەڵ بێتن. وا دیارە لە لای دانولی ئەو جۆرە پیاوانە ڕەغبەتیان زیاترە، یاخود قسەی خەڵکی ترە دەورە و پشتەکەی وایان پێجوانە و بۆیە ئەویش وای وتووە، بەڵام لە هەموو دنیا خەڵک هەوڵ دەدا خۆی فتنس بکاتەوە و قژێکی پڕی هەبێ، بەڵام هەموو کاتێک لە ناو کورد بیرۆکەی کورد فکرەکان جیاوازن، بەڵام شتێکی خۆشیشەیە لەسەر کورد دەڵێن هەر پیاوێک کەچەڵ بێتن خێزانەکەی جوان دەبێتن. وا دیارە دانولیش ئافرەتێکی جوانە، لە کۆتاییدا هاوسەرێکی کەچەڵی بەنسیب دەبێتن. ئایا تۆ وەکو بینەرێک کەسایەتی ئەو خاتونە چۆن هەڵدەسەنجێنی و چۆنی دەبینی؟ بۆمان لە کۆمنت بنووسە. زۆر سپاس بۆ سەرکردنەوەی ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بە ناوبانجی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن، واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی تۆی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی. واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی، ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لە کلیل میدیا.